بە پاساوی ئەمنی ماوەی 14 مانگە ئاسمانی تورکیا بەڕووی فڕۆکەخانەی سلێمانیدا داخراوە. بەڕێوەبەری فڕۆکەخانەکە دەڵێت ئەوانەی دەوترێت لەسەر فڕۆکەخانە دوورە لە ڕاستیە و دەستی کەسیشمان نەگرتووە بۆ لێپێچینەوە ئەگەر جموجۆڵی لەم شێوێ هەبێت کە فڕۆکەخانەی پێسزادراوە. مەتارمان کراوەیە و هەموو جارێکیش باسمان کردو بۆ هەموو لایەنێک کراوەیە بۆ هەموو ئیجراعاتێک بۆ تەفتیش بۆ چێک و دەستی کەسمان نەگرتو بێت هەرچی بەدواداچوونێ بیکات. هیچ شتێک نییە، هیچ خەلەلێکی نە ئیداری، نە مالی، نە تەژغیلی، نە ئەمنی کەوا ڕێگر بێ و دەلیلیشی پێڵام هەموو ڕەحلەکانی کە بەردەوامە و شەریکاتی گەورەیە لە سەرمەتاڵی سلێمانی ئیشەکات هیچ کێشەیەکی ئەمنیوان نییە. ئەو تەسریباتانە بێ دەلیلی هەبێ و ئێمە مستعدین بۆ تحقیق لەو مۆزوعە ئەگەر بکرێت بابیان بەسەر چاو. ئەمما تۆ سائلم پێشکەوتووە ئەگەر شتێک هەیە گیراوێ ڕسمێک هەیە گیراوێ ئەبێت بەدوایە بچین بەچی شتێک نییە. دووش ئەو مواضعانەی کە باسە کرێت بەڕاستی ئیمکانیاتێکی تایبەت هەبێت. یعنی تۆ مەسەلەی گواستنەوەی کەلوپەلی عەسکەری وشتانە ئێمە ناتوانین پیشانە بکەین. ئەو ئیشی ئەمە نییە، ئەوە ئیشی ستافی مەتاڕاتی عەسکەریە کە سپسپۆری ئەوێت تەعامل لەگەڵ سیلاح، تەعامل لەگەڵ کەلوپەلی عەسکەریە. ئێمە مەجموعەیەک مۆزەفی مەدەنین خزمەتی تیاری مەدەنیە کەم فۆقی مەدەنیەکەن. ئێمە ئیمکانیاتمان نییە ئەو خزمەت گوزاریە بکەین بۆ تاراتی عەسکەری. تەعامل لەگەڵ سیلاح و درۆن و ئەو بابەتانە لە ئیمکانیەتی ئێمانیە و نەبووە نیشمانە. بەهۆی سزاکانی تورکیا 135 گەشت ئاسمانیەکان لە سلێمانی وەستاون. زیانە مادیەکانیش بە 10 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. لیژنەی گواستنەوە گەیاندن لە پەرلەمانی عێراقیش لە سەردانێکیاندا بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕایانگەیاند گفتوگۆکان لەگەڵ تورکیا دەست پێ دەکەن و دژی هەر بۆردومان و دەستدرێژیەکیشن بۆ سەر فڕۆکەخانەکان لەلایەن تورکیاوە. دیارە تورکیا پاساوی هەیە بۆ قەدەغەکردنی گەشتەکان بۆ فڕۆکەخانەی سلێمانی، بەڵام پشتیوان بخوا بە نزیکانە گفتوگۆمان دەبێت بە ئامانجی دەستپێکردنەوەی گەشتی ئاسمانی لە نێوان تورکیا و فڕۆکەخانەی سلێمانی. ئێمە وەکو پەرلەمانتاران و ئەنجومەنی نوێنەران بۆردومان و دەستدرێژی بۆ سەرخاکی عێراق جا لەلایەن تورکیا یاخود هەر وڵاتێکی دیکە بێت ڕەت دەکەینەوە. لەسەر ئاستی فەرمیش پێشتر ڕاگەیاندراوە کە ئەم دەستدرێژیانە ڕەت دەکرێنەوە. سەرباری ڕەتکردنەوەی تۆمەتەکانی تورکیا لەسەر فڕۆکەخانەکە لەلایەن ئیداری پارێزگای سلێمانیەوە تا ئێستا تورکیا ئامادەنیە ئاسمانی وڵاتەکەی بەڕووی سلێمانیدا بکاتەوە و بەردەوام ئەوە دووپات دەکاتەوە کە فڕۆکەخانەکە بۆ گواستنەوەی چەک و پێداویستی بۆ پەکەکە و پێدە بەکاردەهێنرێت. بەناڕاستەو خۆش هەڕەشەی ئەوە دەکات ئەگەر بەرپرسانی سلێمانی بەر بە چالاکیەکانی پەکەکە نەگرن فڕۆکەخانەی سلێمانی دەکاتە ئامانج. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.